لێرە سێ برانە لەو دوکانەی شێ دەکەین هەر سێکمان لەگەڵ وەزعی مەسەرەن بازارەکەی تا زۆر خراپ بووە یعنی ئەو پەتایە هاتیە و پەتای کۆرۆنایە هاتیە بەڕاستی زۆر تەسیر لە بازاری کردیە بە کارەبا ڕئیسی شێ دەکەین کارەبا هەبی ئیشمان دەڕوە کارەبا نەبی ئیشمان ناڕوە ئەوەیە مۆزوعەکە لێرە ئێستا باشە مەسەلەن ڕۆژێ 4-5 سەعات لە سەیەک کارەبا هەیەەوە ئیشەکەی مە جێبەجێ دەکا و دەبر دەکات ئێمە چونکە لەناو کۆنە فرۆشان نزیکین زۆر کەس بابرێن ئەویشان ئێمە لێرە دروست دەکەین زۆر جار ئەو قسانە لە ماڵان بەمە وتراوەتەوە مەسەڵەن ئەوی شێت و کردیتت لە زۆر شوێن نەکراوە بەڵام چونکە جێیەکەی مە هەونیە لەناو کەونە فرۆشانی ئێستاش بازاریمە بە بازاری کەونە فرۆشانەوەیە و کۆڕۆناش بابرێن ئەوەشی زۆر زۆری لەسەر ئەوەی بازار هەیە خواسی هاوڵاتیان ئێساکێنە باشە لەخوا بەزییا بێت لە چاو ئەو سایە و لە چاو زروفی پێشووترا خەڵک زۆر زۆرەکە تالبێتی لەبەرەوەی بە ئامی خەڵک معلوماتیان لەسەری بۆی دەرکەوتووە کە باشەکەی چەنە تامی چۆن چۆنە ینی کوالەتی کە باشترە بۆ سەحەتی ئینسان اینجا کە بەرهەمەکان زۆرە خوانێ بڕێ لەم کاتەیە بەرهەمی شیرەمەنی زۆرە بە ئام هەیە. ڕۆژانە تقریبان 4:30 هەڵەسین تر بۆ پێنجەگەینە ئێرە تر هەموو ساحب ڕستقەکان ئەگەنە ئێرە هەمووی لە بەرهەمەکان لە لادێوەیەت هەمووی تازە بە تازە ئەرزەکەین بۆ کڕیارەکان وی تر بۆ ماشێتەکان هەمویان تەوزی ئەکرێن و هەمووی بەرهەمی تازەیە بۆیان نەچێت شتەکان ئێرە زیاتر کوردەوارین ینی هیچ شتێکی دەرەوشی تا بەکار نایەت. سپاس بەخوای گەورە ڕێژەی بارانبارین باش بوو ڕێژەی گەنم هەر باشە تقریبان لە سەدا 10 بۆ 12 تا 15شی بڕیوە خراپ نییە وەکو بەرەو بوومەکە باشە بەڵام کێشەکە ئەوەیە لە بازاڕا ساق نابێتەوە کێشەکەوێت تۆ مەسروفێکی زۆرە کردو مەسەلەن پارەی جووتە پارەی بازیڕێ مەسەلەن پارەی کیمیاویە پارەی دەڕاستەیە پارەی گڵابەیە ئەم هەموو مەسروفەکەی لە کۆتایە کە یەنیتە بازار و سەرەکەی لە بازارە بۆ ساق نابێتەوە. احنا صاحب دراسات من محافظة بابل إلى كردستان إلى أخواننا في كردستان. اتجهنا نحصد موسم الحنطة في منطقة شاميران حلبشة شهيد قرب حلبشة الشهيد ورحبوا بنا والمكان آمن وأمين والحمد لله مرتاحين وأمورنا كل زينة والناس ترحبت بنا وعلى ما يرام وأنا أشكرهم وأقدم شكري إلى جميع منطقة شاميران.